پشتی سه روزان جه بردومانکرنا چیه شنگالج آلیه بالافرن ارتشا ترکیه و پارلمان عراق زباره ایدانه کرنا و هرشه جراکا دن داخواست کر ارتشا ترکیه جه خاک عراق بچشته در و بالیوز ترکیه لبغدا بهده داخواست کرن بو پارلمانی او درینشنا روژا پینشمیدا پارلمان عراق بشکارشنا خواه ترخان کر بو پرسا بردومانکرنا چیه شنگاله و پشرا چندین راست پارده در کرن که به زورینه دنگین پارلمانتاران هاتن پجراندن. بەڵام لەناو لیژنەی ئەمن و دیفاع کە ئێمە خۆمان با بڵێن ئەو تەوسیاتانەمان تەبەنی کرد قەناعەتێکی قوڵ هەبوو بەوەی کە تورکیا تەنانەت بەس حجە و پاساوی بریتیە لە پەکەکە ئەگەر نا تەمۆحی تورکیا و سیاسەتە دوژمنکارانەکانی تورکیا دژی عێراق ئامانجی تری لە پشتەوەیە و ئامانجی تری سیاسی لە پشتەوەیە و ئەو تەنها پاساوێکی هەیە کە ناوی ناوە پەکەکە ئەگەر نا تورکیا ئەجەندای خۆی هەیە. دی راستپاردەیاندا هاتیە دەبێتن قەرەبوویە زیانبەرکەفتێنە وان بردومانان بهتەکرن و جارەکادن ڕێک بێ چه وڵاتێکی نهێتەدان که سروریا خاک و اسمان عراق در باز بکد. دویتن ترکیه سربازن خواه دناوا خاک عراق دا ببت دروه و دا خوازا لیبوری نجی لعراق بکد لجه بردومان کرنا چه شنگاله. هر وها بالویز ترکیه لبغدا بهت دخواست کرن بو پارلمانی هیکول سروی بویره زلا کنا بدد. دوی پرسیده هفیمان شیعان باوی که تند و رجبون لسروی که کدویتن حکومت عراق بیدنک نبیتن. لسروی سنور در باز کنه و بردمان ارتشا ترکیه و سنورک بو ترکیه بهتا دانان اگر نه هلویستو کاروادان تند هبن. استنكار واضح ببيان واضح من التحالف الوطني بالاضافه هاوپەیمانی نیشتیمانی بە توندی ئیدانەی ئەو هێرشانەی کردو. ئێستاش پەرلەمان کۆمەڵی خاڵی ئاراستەی تورکیا کردووە. دەبێت پابەندی بێت. گەرنا هاوپەیمانی نیشتیمانی کار لەسەر ئەوە دەکات پەیوەندیەکانی عێراق لەگەڵ تورکیا بپچڕێت گەر تورکیا ڕێز لە سیادەی عێراق نەگرێت. دیکم روژا هرش دا چندین جاران به ریکن جدا آلین عراقی او ایرشن ارتشا ترکیه شرمزار کرن بو سرچی شنگاله کوتی دا 6 پیشمرگه شهید بوبون لی نها فیمان شیعیان گاون خورد هاوتینه کل رکا پارلمانی هجدارین تون بیتا ترکیه و اگر انقره مل بدا خازن و ندتن او حکومت عراق دی کنال آبوری و دیپلماسی خواه بو فشار خستن سر ترکیه بکار آنید.